من ئێستا لە کەناری مێژووی کۆنی قەومە زاگرۆزیەکانە دانیشتوم و لە ناو دەوڵەتێکان پێی ئەڵێن دەوڵەتی ئۆتیۆم کە پایتەختەکەی شمشارە بووە. لە شمشارە 245 نامەی تابلۆی قوڕین کە بە زمانی یان بەڕێنووسی مێخی نووسراوە و پاشاکەشیان ناوی کواری بووە. نامەکان هەمووی ماون و پارێزراون و قەومی لۆلۆیەکانیش لەم مەملەکەتە بوون. ئێرە بەشێک بۆ لە مەملەکەتی گەورەی هۆریەکان. ئەمە گوندی بۆسکێنە لە دەشتی بیتوێن لە بناری چیای کێوەڕەش. وەرن بابەیەکەوە مێژووی کۆنی منی کورد، منی نەتەوەی کورد، منی کوڕی کوردستان مێژوەکە ئاواڵاکەین و بەیەکەوە هەمومان بڵین ئۆخەی کە ڕۆڵەی ڕەسەنی دروستکراوی ئەم مەملەکەتین 7,000 ساڵ پێش زاین. ئەگەر ئامادەن ئەوە بۆسکێنە، ئەمەش چیای کێوەڕەشە، ئەوەش دەریاچەکەی ناوچەی بیتوێنە کە وامان داناوە کە ئاسایشی ئاو دروستکەین و دروستی شەکەین. دەشتی بیتوێن یەکێکە لە دەشتە بەپیت و بەرەکەتەکانی خاکی کوردستانی باشوور. درێژی ئەم دەشتە 30 کیلۆمەتر و پانی 20 بۆ 30 کیلۆمەتر و ڕووبەری گشتی دەشتی بیتوێن 800 کیلۆمەتر چوارگۆشەیە و بەرزی لە ئاستی ڕووی دەریاوە 600 مەترە بە چیاکانی کۆسرەت و چیای کێوەڕەش و کەناری دەریاچە و شاخی حاجی لە دەورە دراوە. ئەم ناوچەیە کاتی خۆی هەرێمێکی شارستان و قەتارە ڕێی کاروانسرای میسۆپۆتامیای کۆن بووە بە دەوڵەتی ئۆتیم لە مێژووی کۆندا ناسراوە لە بەر لە زاین. پایتەختەکەی شمشارە بووە و پاشاکان ناوی گواری بووە و سەر بە مەملەکەتی هۆری یان خۆری یان هۆری بووە. لە پایتەختەکان لە شمشارە 245 تابلۆی قوڕین بە نووسراوی مێخی بە زمانی ئەکەدی و شێوەزاری ناوچەی دۆزراوەتەوە. یەکێک لە نامەکان یان نووسراوەکان نامەی شەمشی ئەدەدی یەکەمی پاشای ئاشووریەکان بۆ گواری پاشای ئۆتیمی نووسیوە. لەلایەکی دیکەوە 7,000 ساڵ بەر لە ئێستا ئێرە ناوی گیدری باسکین بووە. گوندی بۆسکێن هەر بەو ناوە ناونراوەتەوە. گردی شمشارە 16 چینی تیا بووە. گوندی بۆسکێن یەکێکە لە گوندەکانی شاری ڕانیە و هاومێژووی حەسوونە و ئۆروک و ئاشووری کۆنا. بەشێک بۆ لە دەوڵەتی ئۆتیم. 3000 ساڵ پێش ئێستا شاخی کێوەڕەش 7 ڕێگای هەبووە. لە شاخی ماکۆکەوە هەمووی دیوارە ڕیزبەندە کە دەرگای یەکەمی دێگەڵان بووە. شاخەکانی کێوەڕەش و هاجیلە و کۆڵێن و ئاسۆس و ماکۆک و کۆسترەت و شوێنی سەربازی بوون. ئەمانە هەمویان ئەم وڵاتیان پاراستە و شوێنواری سەنگەر و سەربازگە و پارێزەرانی تێدا بووە. بۆیە سەخت بووە دوژمن بتوانێت ئەم ناوچێ بگرێت. ڕانێش شارێک بوو ناوی ئۆرانیایە بووە بە یۆنانی واتە ئاسمان. ئەمە لە سەردەمی هاتنی ئەسکەندەری مەکدۆنی کە داگیر کراوە ناوە ناوە ئۆرانیا واتە ئاسمان. لە سەردەمی شارستانەتی وەرکا و ئاشووری کۆن هاومێژوو هاوزەمانن. ڕەسوول بۆسکێنی نووسەر و مێژوونووسی کۆنی کوردستان و کە یەکێکە لەوانەی بەوردی و بە وریایی دەستی بۆ ئەم بابەتە گرنگە بردو و ژمارەیەک کتێبی نووسیوەتەوە بەیەکەوە دانیشتوونە کەوتینە سۆراخی مێژوو. ئەوجا من لێم پرسی چەند تابلۆ لێرە دۆزرایەوە کاتی خۆی؟ 245 تابلۆی قوڕینە. قوڕین نووسراوە. بە چ زمانێ نووسراوە؟ بە زمانی ئەکەدی نووسراوە. بەڵام یورگین لوسێ دەڵێ شێوەزاری ناوچەیی نووسراوە. شێوەزاری ینی نووسینەکەی کەواتە تۆڵی بە بزماری نووسراوە بە مێخی بە مێخی بەڵام بە شێوەی ئەکەدی
زمانی شێوەزاری ناوچەی نووسراوە ناوچەی نووسراوە باشە سنووری ئەم مەملەکەتە کوێ بووە لێرە لە باکوور چای کێوەڕەش بەڵێ لە باشوور چای کۆسرەت لە ڕۆژهەڵات ئاسۆزەیەەکە نێوان بووە و لە خواروش چای کارۆ بەڵام ئەمە هەرێمێک بووە لە هەرێمی هۆری یان خۆریەکان ڕاستامە بەڵێ خۆریەکان بە چەند شێوەیەک ناویان هاتۆ بە خوری هاتووە بە حوری هاتووە بە هوری هاتووە لە تەوراتدا بە حوری هاتووە بە حوری هاتووە ئەمانە کورد بوون کورد بوون بەڵێ ئەمە بنەچەی کوردن ناوچەیەک بوو لە بڵێن خۆری یان هۆری بەڵێ خۆریەکان زۆر بڵاو بوون هەتا کەرکووکیش حکمیان لێ کردو بەڵێ زۆر ڕاستە باشە لە یەکێک لە نامەکان کە باسی لۆلۆیەکانەکات وانە بەڵێ چی لۆلۆیەکان تورک و تورکی بە هەردووک شێوە هاتووە تورکیەکان کۆمەڵێک شانشین بوون ئەم تورکە ئێستا ئەم تورکانە تازن لێرە ئەو تورکیەکان خێڵێکی ینی یەکێتێکی خێڵە خوریەکان بوون تێگەیشتی پاشاکەیان ناوی تالبوو شەڕێ بوو ئەو کۆیان دەکاتەوە لەگەڵ گۆتیەکان کێشەی هەبووە شەڕیان هەبووە ململانیان هەبوو لە بینی خۆیاندا یەکێک لە پاشەکان نامە بۆ کواری دەنووسێ بۆ کواری دەنووسێ دەڵێ هەموو پاشەکان هاتوون لە لای تالبوو شەڕی پەیمانەکەیان نوێ دەکەنەوە دەڵێ تۆش وەرە دەڵێ پاشاکانی لۆلۆیەکانیش لەگەڵ خۆت بێنە یان کەواتە بە شەمشی ئەدا باسی ئافم دەکەی حتا باسی ئەوە دەکات دەڵێ داوای لێ دەکات کە ئازوقەی سوپاکەیان بۆ دابینکە لەبەرەوەی ئەمبارەکان بەتاڵەواتە بە قسەی تۆ بێن لۆلۆیەکان پەناهەندە بوون لای بەشێک لە پاشاکانی لۆلۆیەکان پەناهەندە بوو لای کواری لە شوشارا کە ئێستا زۆر باشە زۆر باشە پێش 3000 ساڵ بەر لە ئێستا ئەم شاخی کێوەڕەشە ئەمە کە شاخێکی جوانی کوردەواریە دەڵێن حەوت ڕێگای هەبووە هەمووشی بە دیوار دروست کراوە ئەمە ڕاستە بەڵێ دیوارەکە لە ماکۆکەوە هاتووە بەسەر زنجیرە چاکەیدا هاتۆتە کێوەڕەش پێشەوەی بگاتە کێوەڕەش لە دۆڵی سەرکەبکان لەوێ دەرگای هەبووە دێگەڵان لەوێ هەتا شوێنێکی شێسا شوێنەکەی پێی دەڵێن نۆرەیە گوندێک هێشتا دەڵێن کاتی خۆی لەوێ شوێنی حرەسەکان و پاسەوانەکان بە نۆرە حرەسیاتیان لەو دەرگای گرتووە دوو دەرگای هەبووە دەرگایکی لێرە بۆ لە دەربەندی دەربەندی ڕانیا هەردوو شاخی ئاسۆز و کێوەڕەش دوو دیوار لە شاخی کێوەڕەشەوە لە شاخی ئاسۆسشەوە دوو دیوار هات بۆ خوارە بۆ دمزەیەکەی لەوێ دەرگایکی گەورەی تێگیراوە ڕسوو باسی ئەو دەربەنە کرد باش بوو شتێکم بیرکەوتەوە گوایە پەیکەری هین دۆزراوەتەوە لەوێ لەم بینەی پێشوە بەڵێ ئەسکەندەری مەکدۆنی بینایەکیان تیمێکی وەبزان بەریتانی بوو هاتن من چوم تەماشایشم کرد هاتن لێیاندایەوە پەرزگایەکیان لێدایەوە لە پەرزگاکەیدا پەیکەرێکی ئەسکەندەری مەکدۆنی تیا دۆزراوەتەوە کۆمەڵێک شتی تیا دۆزراوەتەوە کوپە و نازان چی کاک ڕسوو بەم گوندیان گوتووە گیدری باسکین گیدری باسکین چییە؟ بەڵێ خۆی لای خەڵکی ئێرەوا باوە گۆڕێک لە ناو دەمێ ساقی کە مچکەوا باوە پێیان وایە ناوی بۆسکێنی لەو ئەسحابەیەوە هاتووە کە ناوی ئەبوو سکین بۆ گوایە وا تێگەشون بەڵام ئەمە ڕاز نییە لەبەر ئەوەی یورگن لیسۆ ئەمە درۆیەکی تعریبە بەڵەوە درۆیەکی تعریبە یورگن لیسۆ کە هاتووە لەگەڵ سەرپەرشتی تیمێکی دانیماشکی کردووە لە ساڵی 1950 کنە و پشکنینیان لە گردی شمشارە کردووە ئاماژەی بەوە داوە لە بەرهەمەکەیان لە کتێبی دەکتساب کردو بە ناوی خشتەکانی شمشارە لەو کتێبەیدا باز دەکات دەڵێ گوندی گدری باسکین ناوی باسکین بووە ئێستا پێی دەڵێن بۆسکێن لە ناوچەکەی ئەوە قسەی یورگین لوسەیە کە لە دوای لێکۆڵینەوەی زۆر ئەمەی دەست ئێرە ناوی ئۆتۆ بۆ یا ئۆرۆ بووە ئۆتوم بوو بەڵێ ئۆتو ناوی وڵاتەکەی بەڵام کاتێک کە ئێمەکەی پێوەنووساوە یعنی باسی ئێمەکەی چی بووە پاشگیری زمانی ئەکەدیە پاشگیری زمانی ئەکەدیە پێوەنووساوە گردی شمشارە چەند چینی تیا بووە دوای ئەوەی کە لێکۆڵینەوەیان لێکرد 16 چینی دانیشتوانی تیا بووە
هی کۆکۆ چینی 1 بۆ 3 پاشماوەی ئیسلامی تیا دۆزراوەتەوە چینی 4 بۆ 8 پاشماوەی خوریەکانی تیا دۆزراوەتەوە بەڵێ چەند چینەکانی کەش هەمووی فەخار و سەردەمی پێش مێژوێ سەردەمی چاخی بەردینی نوێ باشە زۆر باشە بینە سەر پاشای ئەدینسین لە وڵاتی سیمۆڕۆم کوێ سیمۆڕۆم سنوورەکەی لە وڵاتی ئوتون گەڕاوەتەوە کۆیە و ئەو منتیکەواتە بە سوڵتان بووە بە سوڵتان بەڵێ بەڵام ئیدیسین دوایی هاتووە هینی داگیر کردووە پێتواتە ئای بە سوڵتان زای چییە؟ بەڵێ هیپا خواوەندی با بووە ڕەشەبا و باو ئەمانە بووە سێ خواوەند لەسەر ئەو شاخە بوون بەڵێ هەتا یەک شتیکە هەبوو کاتی خۆی دەوڵەتی کاکبووم گوندی گوڵانی داگیر کردووە کە ئەو کاتە پێی کوتە کولونۆم گوندی گوڵان ئیدیسین ئەو هینەی لێستاندونەتەوە ئەو گوندەی لێستاندەوە کوڕەکەی کە ناوی زابازونا بووە لێستاندونێتەوە زابازونای بەسەروێەوە کردوتە پاشا باشە زۆر باشە بۆسکین بە پێگردەکەی کە وابزانام کنەوە پشکنی کەم بۆ بەداخەوەیەکراوە ئەگەرەوە بۆکەی ئەو گردە زۆر کۆنا ئێمە مێژووی بۆسکێنمان لەو گردەی دەست دەکەوێت بەداخەوە ئێمە لە ساڵی لە مانگی نۆی 2012 لیژنەیەکی دانیمارکی بوو هات وابزانم دانیمارکی بوو یا نینۆ تیمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هات ویستیان کنەو پشکنینی تا بکەن بەڵام لەبەر ئەوەی دەستدرێژی زۆر کراوەتە سەر گردەکەی هەم کاتی خۆی بۆ لێدانەوەی شوێنەوار بە چواردەوری گوندەکەیدا خانوو دروست کراوە وازیان لێرە هێنا ئەو بۆ بدەردەست کاک مستەفا ئەنجومەنی گوند کاک مستەفا 3 جار ئێمە ئەزانین ئەم گوندە ڕووخا و سوتا و کاول کراوە باشە ئێستا چەند ماڵی تێدایە ئێستا 2000 ماڵە ماشەڵە 2000 ماڵی تێدایە 1900 ماڵ لە ناو گوندەکەیدا باشە 300 ماڵیش لە دەوری لەو جادەی بەناو قایدەوە هەتا دەگاتە سنووری زۆر باشە ئێرە چی تێدایە ئاسایشی تێدایە بەڵێ بمکە ئاسایشی تێدا و شارەوانیشی تێدا ئەی گوندیشە خۆ بەڵێ گوندە ئێمە حەزەکەین بە ناحەیە شەڵا سەر بە پارێزگای ڕانیە بێت باشە من بیستمە زۆربەتان لە لەشکری کوردەواری یەکێتی نیشتیمانی کوردستان بەرگری و فریاکەوتنە بەڵێ بەرگری و فریاکەوتنمان هەیە سلکی ئاسایشمان هەیە تۆ لەکوێیت من لە بەرگری و فریاکەوتن بەرگری و فریاکەوت بەڵێ لیوای چواری ڕاپەڕین لەکوێن ئێستا واجبتان لە سنووری ئەوەینا خوار قادرکەرەمەوە بەڵێ قەڵغاندووی پێدەڵێن لەوەیدا گوندی بۆسکێنی بناری شاخی کێوەڕەش فرەخێڵ و فرە کولتور و شێوەزارە هەر قەومێ لە مەملەکەتێکی ناوچەکەوە ڕووی تێکردو و لەوێ نیشتەجێ بووە جێی هەموو شیانی تیابەتەوە بەهێمنی و تەبایی و بە هەرەوەز بەیەکەوە ژیاون مامخدری مەحمودی ئەسپیداری شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانە ئازیزەکەمان لەگەڵ فاتمە ئەحمەد کاوانی هاوسەری خێزانی کە ئەو دەمسکی پڕ بووە لەگەڵ دوو چیژ و کوڕک لە تاو نەبوونی و برسێتی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە پەنا ئەبن بۆ باشووری کوردستان و دێنە گوندی بۆسکێنی بناری کێوەڕەش مامخدری ئەسپیدارەی سەردەشتێ دەبێتە گاوان لە بۆسکێن بە 2 مانگان واتە 2 مانگایان 2 چێڵ نانێکیان ڕۆژە دەدایە ئەوجا دەبووە پورە فاتمی خێزانی ڕۆژانە بچوارە دەرگەی خاوەن مانگا و چێڵی بدابە نانی کۆبکردایەتەوە ژانێکی سەخت برسێتی هەناسە ساردی هەتا ئەبنە خاوەن زەوی خۆیان ئەوەندەیان پێبڕا تاتوانیان بەسەر کشت و کاڵا بشکێ ئەوجا ئەمانیش وەکی جووتێرەکانی گوندی بۆسکێن دەستیان کرد بە تووتنکردن ساڵانە 5 فەردەیان بەرهەم دەینا بەڵام ئەبووە بەسەلەم
بچن زەخیرە و شەکر و چا ئی ساڵک لە حاجی عەلی ڕەش لە ڕانێ بە قەرز بێنن هەتا پێگەیشتنی حاصلات شێخ حوسێن گەورەی گوند پارەی هەموو گوندی دەدا ئەوجا لە کاتی بەرهەمەکانیان کە دەفرۆشتەوە لێ ئەسەندەوە ئەوە پورە مروت لە لامە چیژی خدری مەحموودی ئەسپیداری سەردەشتێ لەگەڵ حەسەن عەزیز حوسێن دوختۆری گوند کە کاتی خۆی ملیان لە چەقۆسوی و ڕێخستنیان کردو و دا و دەرمانە لە نەخۆشخانەکان ناردەوە پێشمەرگا بە سەرەتا بچینەکەن پورە مروت و لەوە دەست پێ بکەین و ئەوجا ئەمن لی دەپرسم پورە مروت ئەتوو ڕەسواغایی بەڵێ وا بزانم مەنگوڕیت بەڵێ وەیە بەڵێ بابت بە ڕەحمەت بێ ناوی خدر بوو بەڵێ داچ ناوی فاتمە ئەحمەد کاوان بوو وەیە بەڵێ لەکوێ هاتوونەتە ئەو گوندی لە سپیداری سەردەشتێ ڕاهاتوونە ئەو گوندەی ئەلەو گوندەش سڵاو لە سپێداری سەردەشتێ تاریت برم هاتوونەتە ئێرە ئەتوو یەک دوو ساڵ بوویت بەڵێ لە ساڵی 54 ئەو کاتاتوی هاتوون بۆ ئێرە بەڵێ باشە لێرە کە هاتنە ئێرە لە ساڵی 1950 گوێت هەڵخست بوو پیاوانی گوند لەسەر قەڵاتەکەی قەڵاتی چیان دەگوت قەڵاتی بۆسکێنی قەڵاتی بۆسکێن چیان دەگوت وەڵڵای جادانگو حیفێ بۆ مەلی کەچکۆلی ئەوا دەساران خز بە زیندوی ئەوان لێکرد بەخوا حیفێ بریا قەت نەکوژراوە ئەمیش دەچمەوە بۆ بام دەگەڕاوە دەمگو بابە ئەو بۆوە دەڵێن هێگو ڕۆڵە ئەوە حکوومەت وی لێکردووە حکوومەت کوشتوێتی جاو دەگو حکوومەت کوشتوێتی ئەمیش دەمگو ئەمە ناکوژن دەگوون ئەمە ساڵی 1950 ئەمن لە ساڵەکان نازانە باشە زۆر باشە ئەتوو لەگەڵ خوشێک تو لەگەڵ برایە بەڵێ هات نێرە داکت عیب بەڵێ ئەری وەڵڵە ئەلێر منداڵی بەڵێ لەسەر قەڵاتی بۆسکێنی منداڵی بوو حجرەی فەقیانی لێبوو دەوێدا بووین ئارێ وەڵڵە ناوی چ بوو کوڕ بوو کچ بوو کوڕ بوو ناوی خالید بوو ئێستا لە ئێرانی پێی دەڵێن خالید گەرمێنی ئارێ وەڵڵە ئارێ وەڵڵە لەسەر دەستەیە بەڵێ لە سپیداری ئارێ وەڵڵە ئای سەلامی لێبێ سەلامی لێبێ ئەدی براکەی دیت براکەی دیکانەشم ناوی حاجی بوو بەڵێ ئێستا ئەویژەوە لەوەیەوە نێو کەوتووە سڵاویان بۆ دەنێری ئاری وەڵڵا تەلەفۆنیان لەگەڵ دەکەم ئەو لەگەڵ زۆر باشە زۆر چاکە باشە کە هاتنە ئێرە چێ داڵدەی ئێوەیدا واللهی شێخ حوسێن قەول وابوو بابم بەش شێخ حوسێنی گەورە شێخ حوسێنی بۆسکێنی ئارێ وەڵڵا جا داڵدەیدان بابی هەموو میلەتی بوو شێخ حوسێن کوتیە بابمە من منداڵان دوێ نادەم بێر و بێ دابڕۆی دەبێ ئەلێرەبی دەتکەمە گاوان منداڵەکان وردن نابێ بابت بووە گاوە ئارێ وەڵڵا بوو بە گاوانی چۆن بوو وەڵڵا جا گوێلکی ئیگچکەکان گوێلکە گچکەکانی دەبرنە ئەو شاخەوی ئەو دەشتەی و ئێوارێ وەڵڵا زۆر بن دەوری هەر گۆلکێک بابت چەند نانی وەردەگرت بە دوو گوێلکان نانەکی وەردەگرت چی کۆی دەکردەوە نانە وەڵڵاهی داکەم داکت کۆی ئارێ بەخوای داکەم ئەدی ڕوونێک ئەدی وەڵڵاهی جا ئەوێگە خەڵک خێری پێکرد باین ئەوە دەبوو ئەوە شەکریان بۆ دەهێناین بەرە شێویان بۆ دەهێناین ئەدوای ئەوە وردەیتر شێخ حوسێنی بۆسکێن زەویدا بە ئێوە بڵێ پاشی هەژنۆ ساڵە ئەمە گەورە بووین ئەوەندەی کە پێتان دەکرا ئارێوەڵڵ ئارێوەڵڵ باشە داینە ئێوەش یەکسەر دەستان کرد بە تووت ئارێوەڵڵ جا دەچوین لەگەڵ خەڵکی و خەڵکیشن لەگەڵ دەهاتەوە کەواتە بە هەرەوەز بووە بڵێ بڵێ ئارێوەڵڵ باشە هەموو ساڵی چەند فەرداتان ئەوە خۆی پێنج زۆر زۆرن کرد بە پێنج فەردەدانگ و دەرەجە ئولا بوو چی بەخۆی ولا دەبوو ئەوی دی دەبوو منتاز دەتانتوانی بەپاری ئەو پێنج فەردێ بژین بەخوای جا خەڵک یارمەتی دەداین نەوەڵا بۆندەی ناژێ بەڵام مەگەستانە بوو خەڵک خودماڕۆنی دەکرد هێلکەڕۆنی دەکرد جا ئێوەش سەلەمتان دەکرد بەوە جوتیارە هەژارەکانی بۆسکێن دەچوونەکن حاجی حەلی حاجی حەلی ڕەشی پێداڵێ بەڵێ ئێستاژەوە دوکانی هەبوو بەڵێ دوکانی لە ڕانیە سڵاوی بۆ دەنێری وەڵڵا خزمی چی دەدانێ بە قەرز وەڵڵا جا بەن و گونیە و شەکر و ڕۆن و برینج و یعنی چی ماڵێ پارێ گوندی دەدا ئەو وەختە کەم حوسێن هەرشی حوسێنی بۆسکێن هەموو شتێکار حوسێن ئەچوو پارەی دەدا بە پیاوەکە دوایی ئێوە لە حاصلاتی ئێوە بەڵێ ئەگا توتنەکە دەفرێشە حیسابەکە دەچێت بەرچی حوسێنی وەک ئەوەی ئەگەر پارەت بۆ نەمایەتەوە وەڵڵاگە نەم باباوە دەینووسی قەرزەکەی دەنووسی بۆ ساڵی ئاهێندە ئەگا کردار وەڵڵا پیاوێکی باش بوو بابی میلەتی پیاوی باش بوو ئارە وەڵڵا ژنی بۆ سەڵتان دەهێنا بەڵێ ڕاز دەکەی ماڵی ئاوە بیاخوا دەڵێن شێخ حوسێن
پیاوێکی باش بوو هەموو لایەکە بخۆیەوە نام باشە ئەدی خانوتان بەچی دروست کرد وڵی خانومان بە کەرچەکان و بە بەردان و بە قڕێ و خان و بەرز نەبوون تاقی دەوەندەوەندن دروێنت کردووە بەخوای دروێنشم کردووە ئەدی گۆلی برنجت بەخوای بڕیوە گۆلی برنجیشم بڕیوە دێراوت هەڵداوەتەوە دێراویشم هەڵداوەتەوە ماشەڵڵا ماشەڵڵا لە ساڵی 1963 حرس قەومی تاوانبارەکان هاتن گوندەکان سووتان ماڵی بارتیان سووتان إلا دلکی بەرین دەبەرماوەتەوە ئەدی هیچ بابچی لێ هات وەڵڵاگە ماڵەکە سوتا ماڵی پێدانەندراوە چۆ ئێران ئەمە مێردمان کرد بوو ئەوش چۆ ئێران دوو خوش لێرە بوون ئەتوو کوڕێکتە بوو ناوی بەکر ئیبراهیم ساڵح بوو شەهید بوو ئەرێ بەخوای منداڵ بوو نەگە چۆتە دەرێ لە سیوێکی ئاب لە کێ شەهید بوو واللهی لە ڕێخەلەکانی لە ڕێخەلەکان کوڕێکیشت کەمەندام ئەرێ وەڵڵا ئیشم کەمەندام سڵاوی لێ ئەەکەم قوربانی لە شەهید دەکات ئەوە دەدە بەدەست دکتۆر حەسەن خۆشبی دەست ماچەکەم دایەجا خوای گەورە بۆ ئێمە بیاڵێ دکتۆر حەسەن بیکەنە بەردەمت بەڵێ دکتۆر حەسەن تۆ بیکەنە بەردەمت بیخەری هێشتا لە ساڵی چەند بووی بە ڕێخستنی یەکێتی نیشتمانی کوردستان من لە ساڵی 1970 بووی بە کۆمەڵە بووم بە کۆمەڵ نەزانانی کوردستان لێرە شانەیەکم دروست کرد کە بریدی بوون لە مامۆستا جەلال محەممەدی خدرە قەرەی محمودی ئاجی کەریمی حەسەنی خدی مەلایزێنێ لەگەی کاک شێخ بورهان شێخ بورهانی بەڵێ لەبەر ئەو کاتێ من ماڵم لێرە نەبوو لە ڕانێ بوو ڕێخستنی دۆڵیان ئاید کردم بەس من بیستومە ئەچووی دا و دەرمانی دنیای خستەخانەکانت کۆ کردەوە و ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئەدا لە دەستی بڵێ ئارێوەڵا دەرمانم کۆ دەکردەوە زۆر لە هەموو برادێک لێم وەردەگرتن دەمدا بە کاگڕسۆڵ بۆسکەینی کاگڕسۆڵی خۆمان ڕسوول بسکەنی گەورەکەی گەورەکەی بتوێن ئەو بۆی دەگواستنەوە بۆ هێزی پێشمەرگە هەروەها لە ساڵی 1970 شەڕێک لە دۆڵە خەلەکانێکدا لەو کایدا شەهید علی شەهید بوو علی ڕسوول گۆزەڵ دکتۆر خەسرە بریندار بوو ئەنوەر بۆڵی سلێمان سابیر خدرانی ئەوانە بریندار بوون کاگڕسوو ئاگاداری کردم بەڵێ کاگڕسوو ئاگاداری کردم بەڵێ لەسەر حسابی خۆم چووم لە دەرمانی تەئمین سەحی بای 150 دیناری ئەو کاتم دەرمان کرد یەک گونیا هاتم هێنانەوە بۆسکینی لە بۆسکینی برادریشیان بۆ دیاری کردم کاگڕسۆڵ بەداخەوە نەماوە ڕسوڵی عاجی بابەکری بە بەلەمێ پەڕاندومێ ئەو بەرێ ئەوە کاگڕسوو ئاگادارە چوون بۆیە بۆ تداویکردنی بریندارەکان ئەو چوون بۆ برنایەکە دراوەکان ئەنجا بۆسکین هەر لە کۆنەوە هەر پێشمەرگە و تێکۆشەرم ئەوەی هەبوو ئێستا چاکیەوە تا باسی شێنم بەڵ کادایکم بڵێ ئەی کاک عەبدوڵا کاک عەبدوڵاشێک بوو لە پێشمەرگە قارەمانەکان لەگەڵ تیپی 42 سۆکور لەگە کاک شێخسەدین ساڵدینی خۆمان سەماوە بەڵێ ئەوە بوو هاتن بۆ کەی بابەسەنی بزەوت بەروارەکەم لە بیر نێوە زوازم لە هەشتاویەک کوشتوا بوو بەڵێ بریندار بوو لەگەڵ چیە کە هات برادری خەبەری لێدا بوون جێیش دەورەی گرتن ئەوانە شەڕیان کرد کە عەبدوڵا بریندار بوو کاک ئەحمەد ڕەسوڵی بریندار بوو کاک خدریش بریندار بوو ئێستا تۆ چێکی کابڵە ئێستا کاک عەبدوڵا سڵاو لە هەموو گوندەکەتان بۆسکێن بە تایبەتی ئەم دایکەم کە دایکی شەهیدە بەڵێ دایکی هەمومانە گوندی بۆسکێن لە بناری کێوەڕەشە گوندەکە بە خۆی 528 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و کێوەڕەشیش 1200 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە سێ جاران گوندی بۆسکێن سوتا و ڕووخاو تاڵان کراوە لە ساڵەکانی 1963 1967 1970 لە 23/1922 شەڕی دەربەندی ڕانی ڕوویداوە لە نێوان ئێڵ و خێڵەکانی ناوچەکە و ئینگلیس کە بارەگایان واتە بارەگای جێگری حاکمی سیاسی سلێمانیان لەو دەربەندە بۆ پێشانگوتوە دەربەندی ڕەمەک بۆسکێن وێڕای بەشداری لە شەڕەکە شوێنی ئازوخە و خەلفی شەڕ بووە لە کاتی جمهوری کوردستان بە سەرۆکاتی سەرۆک کۆمار قازی محەممەد کە پایتەختەکەی مەهاباد بووە هاریکاریان کردووە بڕێ لە قەومی جیاجیای تایە لەوانە ئاکۆ بەڵباس پشدەری مەرگەیی جافەڕەشکە و ساداتی بەرزنجە لە ساڵی 1955 خوێندنگای تیاکراوەتەوە لە ساڵی 1957 بنکەی تەندروستی تێداکراوەتەوە بۆسکێن کەرتی کشت و کاڵی ژمارە 4 بە ناوی 476 جوتیارەوەیە 5,000
263 دوونم زەوی شیاوی کشت و کاڵیان هەیە زەویەکانیان تەختانین و پشتیان بە ئاوی قولەی شاری ڕانێ بەستووە. لە پێشدا و لە سەرەتای ساڵی 1900 بۆسکێن 12 ماڵ بووە بە قەت گردە شوێنەوارە دێرینەکەی گوندەکەەوە بووە بە پێی یاساکانی 1970 ساڵی 1970 و یاسای ژمارەنەوەتی ساڵی 1975 کە یاسای چاکسازی کشت و کاڵیە هەر جوتیارێ 6 دوۆنم بەرا و 6 دوۆنم پشتاوی پێبڕاوە. کاکە یوسف کە لە ئێڵی وەی سەمەرێ و بەخۆی خەڵکی گەرمکانی بناری ئاسۆسە لە قەڵات زێ باس لە زەویەکانی بۆسکێن ئەکا شارەزایەکی باشی هەیە و ئێستا بووە بە یەکێک لە گوندنشینەکانی گوندی بۆسکێن و ڕێزی لێدەگرن و خۆشیان دەوێت. شێخ بورهانیش هەر خەڵکی گوندە باس لە بنەماڵەکان و شێخ حوسێنی بۆسکێن ئەکا و مامۆسا خدریش بواری پەروەردە باسەکات. باسەرەتا لە کاکە یوسفەوە دەست پێ بکەین و پێ بڵێن. کاک یوسف سەرەتا بە لەوە دەست پێ بکەین. گوندی بۆسکێن کەرتی کشتتوکاڵی ژمارە چەنە؟ گوندی بۆسکێن کەرتی کشتتوکاڵی ژمارە چوارە وانە باشە. بە ناوی چەند جوتیارەوە گرێبەست کراوە؟ بە ناوی 476 جوتیارەوە گرێبەست کراوە. ئەوە زۆرن ماشەڵڵا. باشە چەند دوۆنم زەوی شیاوی چاندنتانەیە؟ بەپێی ئەو معلوماتی ئێمە لامانە 5263 دوۆنم شیاوی چاندن. باشە هەر جوتیارێک لە گوندی بۆسکێن لە بناری شێوە ڕەش چەند دوۆنم پشتاوی هەیە چەند دوۆنم بەراوی هەیە؟ هەموو جوتیارێک لە بۆسکێندا 12 دوۆنمی هەیە 6 دوۆنم بەراو 6 دوۆنم دێمەکە. باشە ئەمە بەپێی چی یاسایەک ئەم دوانە؟ ئەمە بەپێی یاسای ژمارە 1970 ساڵی هەفتاوە ژمارە 90 ساڵی 1970 کە پێی یاسای چاکسازی کشتتوکاڵی بەپێ ئەوە کەواتە 100 گرێبەستی تریشتان هەیە گەڕ بەڵێ 100 گرێبەستی تریشمان هەیە پەنجای مەغمورەیە مەغمورە ئەوەی دەم بەحراوی کە بەرزانی کە ژێر ئەو بەحرەکە کەوتون 500 دۆنمە 100 دۆنمە ژمارە 500 دۆن بەڵام لەسەر 50 جوتیار ئەوە کراوە. زۆر باشە گرێبەستکراوە. ئەی تەعاونیش 250 دۆنمە لەسەر 50 جوتیار گرێبەست کراوە. بەرهەمی سەرەکی گوندی بۆسکێن چی بجاران؟ بەرهەمی سەرەکی بۆسکێن توتن بۆ بە دەرەجەی یەکەم ئەنجا دانەوێڵە و برنج و شتەکانی تر. ئەوەم بۆ بدەرە دەست بورهان عەبدولغەفور دەستخۆش شێخ بورهان بیخر لای دەمتەوە چەند هۆز و بنەماڵی جیاواز هەیە لە بۆسکانشین لێرە لە بۆسکێن؟ پێکاتی بۆسکێن جیاوازە لە گوندەکانی کە لە هەندێک شار لە دنیادا هەن و پێکاتەکان جیاوازە بۆسکێنیش لەوانە بەدەرنەمە بۆسکێن بنەماڵی شێخانی تێدا کەسەر بەساداتی بەرزنجان و لەسەوە سەر شێعیسای بەرزنجی ئێوە لەنەوەی شێخ شێعیسای بەرزنجی ئاکۆیتایە بڵباسی تایە جافی تایە پشدەری تایە خەڵکی منتیقەی بەری مەرگەی بۆ هاتووە تایەتی بەڵێ ئەوانەی تایە. باشە ڕاستە ئەڵێن لە ساڵی 1955 شێخ حوسێنی بۆسکێن قوتابخانەی لێرە کردووە. بەڵێ شێخ حوسێنی بۆسکێن پیاوێکی ناودار بووە پیاوێکی گەورە بووە. ئەو پیاوە لە سەرەتای شۆڕ لە 61 لە سەردەمی شۆڕشی ئەیلول بەشدارێکی کارە و بەرچاوی هەبووە بە مەسرەفی خۆی بۆ خۆی هەمیشە 100 پێشمەرگەی لە دەورە بووە. هەمی 100 پێشمەرگەی لە دەورە بووە بە ئیمکانیاتی خۆی بەڕێوەی بردووە. دیاریژەوە لە ئەرشیفەکانی پارتیش ئەوە دیارە جارە دەردەکەوێت دیواخانەکەشی دەردەکەوێت بە زۆری کۆبوونەوەکان لێرە کراون لە دیواخانەکەی ئەو کراون بۆ خۆشی پێشمەرگە بووە و پیاوێکی کە بە ناوی شێخ سعیدەوە کە ئەو جێگری بووە لە پێشمەرگایەتیدا و ئەو شێخ سعیدە کوڕێکیشی هەیە شەهید شێخ ڕەزا کە شەهیدی فەرماندە بووە شەهیدی سەنگەری لە ساڵی کوردستان لە ساڵی 1996 لە ساڵ 1996 شەهید بووە و لە ساڵی هەشتاوێکشەوە پەیوەندی بە پێشمەرگاتی شێخ سەدرەدینیش برازای جەنابی شێخ حوسێنی بۆسکین بووە. ئەو پیاوە لە سەرەتای دروستبوونی شۆڕشەوە جەنابی مامزراد ناوی بۆ ناردووە لەسەر ڕێی مامزراد چۆتە دەرەوە بۆتە پێشمەرگا لەوێ کە بۆتە پێشمەرگە کەوت چۆ دەرەوە کۆمەڵی خەڵکی لەو گوند گەنجی خوێنگەرم چوونە دەرەوە لە پشدەریش هەر لەگەڵی دابوو کە ڕۆیشتن تیپی 44 چەکچی دامەزران. ئەو تیپە لە ناوێکیدا خەباتی کردەوەکو تیپەکانی تر و ئەو پیاوە ئێستاش هەر لە ژیاندا ماوە لێرەوە سڵاو ڕێزمان بۆ شێخ سەدرەدین ئەو تیپە شەهیدی هەبووە برینداری هەبووە کەمەندامی هەبووە. ئەوم بۆ بدەنە دەست مامۆستا خدر کە مساعدەم کەی لەسەر مەسەلەی شێخ حوسێن
لەسەر مەسەلەی شێخ حوسێن کە پێم نەبڕی ئەو پیاوە کۆمەڵێک سیفاتی هەبووە لە بۆسکێن یەکەم جار کە قوتابخانەوە لە ساڵی 1955 کە هێناوێتی محاولەشی بۆ کردە بۆ هێنانەی کە بینای نێمە بۆ خۆی خانووی داوەتە قوتابخانەکە بۆ خۆی خانوویدا بۆ مەکتەبەکە دابین کردووە و کە خەسەخان لە ساڵی 1950 هاتووە و ئەویش محاولی کردو بۆ هاتنی بینای نێ بۆ دیسان بینای تەرتیب کردوتەوە بۆ خەسەخانەکەش تا ئەو کاتێک کە حکومەت دەسەڵاتی هەبوو کە حکومەت دەسەڵاتی بۆ خانی بۆ کە مەسەلەی بینە سەر مەسلەیەکی کە لەلایانی مەسلەی ئاوەدانیەوە زۆری ویستوە ئەو گوندە بەرەو ئاوەدانی بڕوە بەرەو تەبایی ئاشتی بڕوە ئەو شاڕێی بۆسکێن کە هەیە ئێستا قیتابەوە ئەو شاڕەیە کاتی خۆی کوێرە ڕێگوە بۆ خۆی لە پەنجاکان لەسەر مەسرفی خۆی ئەو شاڕێی دروست کە بە بەرد و چەو هێناوێتی و هەر لەسەر ئەو ئەساسەکە کە ئێستا قیرتاوکرێەوە باش ئەو دەست مامۆستا خدر مامۆستا خدر لەژێر ڕۆشنایی قسەکانی کاک بورهان کە ئێستا بە خۆی ئەندامی لیوایە وانە شێخە ئەندامی لیوایە لە ناوچەی گەرمیان لێرەوە چێ پێشمەرگایەتی بۆ ناوچەی گەرمیان نکات کوردستانمان بۆ پارێزێ سڵاوتان لێبێ لە کاکە یوسف و لە ئێوە بەڕاستی مامۆستا خدر باوکت ناوی برایم خدر بوو بڵێ یەکەم کەس بوو لێرە کۆمەڵی دامەزران بڵێ کۆمەڵی ڕەنجدانی کوردستان بڵێ وای ڕاست بڵێ چۆن بووەوە ئەوە تەفاسیلی زیاتر مەسەرەن کاک ڕەسوول بۆسکێنی کە نووسەری گەورەی بیتوێن ئەو لێرە بووە کاک ڕەسوول لەسەر دەستی چونە ناو ڕێخستنەوە باشە دوای ئەوە لە کاک عومەر خدرت ئەپرسم زۆر باشە لەسەر زەوی قسەکانی شێخ بورهان کە لە 1955 لێرە قوتابخانە کراوەتەوانە بڵێ کەواتە ئێستا ئەبێ دکتۆرتان هەبێ ئەبێ مهندیستان هەبێ وانە بڵێ ساڵی 1955 کە قوتابخانە کراوەتەوە لەسەر دەستی عازی شێخ حوسێن بۆسکێنی کە خانووی کاک شێخ ئەمەژە پێدا خانووی دراوەتێ بەڵام ساڵی 1950 داوای کردووە کە بینایەک بکرێت بیناکە دروستکراوە لە قوڕ و بەرد 6 پۆلی پێکاتوە هەتاکو 62 تا پۆلی چواری لێ بووە یەکەم مامۆستاش کە لێرە بووە مامۆستا بەکر شەریف بووە کۆیی بووە بەکرێ و لە کۆیش بەڵێ دواتر 57 بۆ 59 مامۆستا شەفیق تاهیر بابان هاتووە ئەمیش خەڵکی کۆیە بووە دوایوی کە 59 بۆ شەستەکان مامۆستا حەمەدەمین مەلاپیرۆت خەڵکی ڕانیە بوو باشە سڵاو لە هەموو مامۆستاکانوانە ئێستا چەند خوێندنگایتیایە ئێستا دوو خوێندنگای تێدایە چەند دوو خوێندنگایە یەکیان بنەڕەتیە یەکیان بنەڕەتی 1 تا 6 1 تا 6 خۆم بەڕێوەبەریان چەند خوێندکارە 820 خوێندکارمان 820 ماشەڵڵا بڵێ هەر هی بۆسکێن بڵێ 6 پۆلی بۆ بینا دروستکراوە بەڵام بە هیمەتی خاڵە شێخ و چەندان کەسایەتی بۆسکێنی ئەم کاکشێخ بورهان کە یەک لە پشتیوان و پشتیوانکەران لە عەسای مام کوێخا و کاک یوسف و کاک ڕەسوول کاک عومەر خدروان وەک کۆمەڵە کەسایەتی کەی بۆسکێنی کە درێژە زۆر دەدا ناویان بدەین هاوکارمان بوون بۆ بنیادنانی قوتابخانەیەکی کە لە 2017 لەبەرەوەی ئێمە قوتابخانەکەمان سێ دەوامی بوو بەم ڕێژە زۆر ئامادەیشتان هەیە ئێستا ئامادەیشمان هەیە لە بینایکی دروستکراوە 6 پۆلە 7 و 8 و 9 لەوێدایە کەواتە سڵاو لە بۆسکێنی خوێندەوار بۆسکێنی شۆڕژگەر گوندی بۆسکێن ڕێکخراوی پارتی تیا بووە واتە پارتی دیموکراتی کوردستان سەر بە ناوچەی پارتی بوو لە ڕانیە بەڵام لە ساڵی 1972 مامۆستایەکی خەڵکی کۆیا بە ناوی شێخ سەلاح شێخ شەرەف دەگوازرێتەوە بۆ قوتابخانەی بۆسکێن ناوچەی پارتی واتە ناوچەی پارتی دیموکراتی کوردستان حەزەری لێ دەکەن و لێی دەترسن نامە دەنووسن بۆ برایمی مام خدر لێپرسای ڕێکخراوی پارتی بۆ لە بۆسکێن و ئاگاداری ئەکەنەوە کە مامۆستایەک نەقڵ بۆ گوندەکەیان جەلالیە و ئاگاداری بن و زۆر بە حەزەرەوە سەیریکەن جانامەکەی ناوچەی پارتی ڕاست بوو مامۆستا سەلاح کۆمەڵە بوو کە چۆتە بۆسکێن برایمی مام خدر کە لێپرساوی ڕێکخراوی پارتی بووە لەگەڵ محەممەدی پورزەینەبێ هەردووچیان دەکاتە کۆمەڵە ئەمە ئەبێتە بناغی شۆڕژێڕانە و بناغەیەکی پتەوی کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە گوندی بۆسکێن و هەتا لە ناوچەکەش شێخ سەدرەدین لە شۆڕشی نوێ لەسەر داوای مامی گەورەی کورد ئەبێتە پێشمەرگەوە بێ بە خاوەنی تیپ و سەرتیبی 44 چەکوچە بێت دوو هێڵی ڕێخستنی کۆمەڵە لەم گوندەدا دروست ئەبێ یەکەم شەهید واتە یەکەم شەهیدی گوندی بۆسکێن محەممەد خدر حەمە ئاڵی ئەبێ لە سال 1970 لە قەسابخانەکەی مووسڵ لە سێدارە دراوە حازی سعید نووری 1970 شەهید ئەبێ دوو شانەی چەکداری تێدا دروست ئەبێت لە سوپای ڕزگاری کوردستان
کە ناسراوە لە ناو کوردستانە بە سرک سوپای سرک. شانەی ژمارە 1441 حوسێن محەممەد قادر و هەروەها شانەی 1442 عومەر خدر سەرپەرشتیاری ئەبێ. ئەم گوندە خاوەنی 30 شەهید و 7 زیندانی سیاسیە کە یەکیان ڕەسوول بۆسکیێنیە لە ساڵەکانی 89 دەست بەسەرکراوە و گیراوە لە ئیستیخبارات و ئەمنی ئەو دەمە و لە پاش ڕاپەڕین ئازاد کراوە. لە ئێسادا 180 پێشمەرگەیان هەیە. باشداری شەڕی چەتەکانی داعشیان کردووە زۆر لە هەموو شوێنەکان و زۆر بە چڕی 3 شەهیدیشان بەخشیوە. عومەر خدر لەگەڵ مام مەحموود خدر چاوەڕوان مەکەن. سەرمایە ئێستا و بارانیشە کۆتایی چلی زستانی 2020 و بابچینە خزمەتیان سەرەتا لە عومەر خدر بپرسین و پێی بڵێ. عومەر خدر لە ساڵی 72 مامۆستایەک لە کۆیەوە خەڵکی کۆیە نەقلە بێت دێتە بۆسکێن کێ بوو؟ مامۆستا سەلاح کوڕی شێخ شەرەفە برازای مام جەلالە. شێخ سەلاح عەلەیهی شێخ سەلاح هاتۆتە بۆسکێن. بەڵام لیژنەی ناوچەی پارتی لە 72 بە پیاوێکی وتووە ئیتر نازانم بە کاکبرایمی وتووە بە برایی مام خدری وتووە بابی مامۆستا چی؟ بە براوی مام خدریان وتووە وتیان ئەمە پیاوێک دێ بۆوێ دیارە کاکبرایم مەسئولی ڕێخستنی ئێرە بۆ بۆسکێن بووە هی پارتی بەس ناوچە لەوێ دەڵێ ئەمە پیاوێک دێ بەڵام ئاگال لێ بێ جەلالیە جەلالیە شێخ سەلاح لە ناو ڕێخستنا بۆ کاتەی کۆمەڵە بووە بەڵام کۆمەڵە بووە دیارە ئەو کاتە کۆمەڵە بە نهێنی ئیشیان کردووە کاک برایم و کاک محەممەد مەسئولی ڕێخستنی پارتی کردو بە کۆمەڵە کردێتی بە کۆمەڵ هاتوون لێرە ئینیان وەکو مامەستا هاتۆتە ئێرە ئەوانی ژۆنیان پێ ناساندووە کەم پیاوە دێ بە حیسابەویش پارتیە لە ناوچەیە بەڵام بە کاک برایم دەڵێن ئاگاتان لێ بێت لەبەرەوەی برازای مام جەلالە ئاگاتان لێ بێ جەلالیەک دێ بۆلات ئەوانیش کاک برایم و کاک محەممەدیش کە خۆیان لە ناو کۆمەڵەدا بوون لەگەڵ مام جەلال زۆر لێک نزیک بوون. باشە یەکەم پێشمەرگەی شۆڕشی نوێ لە گوندی بۆسکێن کێ بووە؟ دیارەمە لە شۆڕشی نوێ یەکەم پێشمەرگا دەرش شێخ سەدرەدین کە دەچێتە بەنامی مامجەلال دەچێت یەکێکە لە سەرتیپە دیارەکان و نزیکی مامجەلال بە کۆمەڵی خەڵکی بۆسکێنی لەگەڵا بووە لە ناو تیپەکەیە لە ناو ئەوانەدا کۆمەڵی خەڵکمان شەیدیشمان هەیە و برینداریشمان باسی شەیدەکانی دەکەین کەواتە یەکەم شەیدی شۆڕشی نوێ کێ بووە؟ یەکەم شەید شەید محەممەد بووە محەممەدی خدری ئەحمەی ئاڵی برای کاک محمودە ئەوەی بدەنە دوای دێمە بۆ بیدە بە مام محمود مام محمود براکەت ناوی محەممەد بوو لە ساڵی چەند بوو بە پێشمەرگا؟ لە 77 ئەی تۆ بەهۆی ئەوە بووی بە ڕێخست لە ساڵی 77 بووی بە ڕێخستن محەممەد لە کۆ بوو لەو شاخ و کێوان لە کۆ بوو؟ وڵا لە خوێنە و زەنجێ و لە گۆڕەشێر و لە نۆکانی و ئەلەوە لەو ناوە بوو کەواتە لەگەڵ مام جەلالە بۆ بە قسەی تۆ بێ حیمای مام جەلالی حیمایی مام جەلالی بوو سەد ڕەحمەت لە مامی گەورەمان و سەد ڕەحمەت لە براکەی تۆش لە 1970 پێم وابێت لە چوار قوڕە ئەبێ گیرە پیا و خراپ و ئەمانە دەمی لێ ئێن و ئیخباریەکەن لەگەڵ چای گیرە لەگەڵ ئیبراهیم ڕس و قادر لەگەڵ پیرۆت ئیبراهیم پیرۆت خەڵکی کوێ بوو ئیبراهیم ڕس و قادر پیرۆت خەڵکی چوار قوڕنەی بوو بوانێک برایم خەڵکی ڕانێ بوو خەڵکی ڕانێ پیرۆت و برایم مۆزەفی چوار قوڕنەی بوون ئەگە چوونە دەرێ پارێکی زۆریشیان برد بۆ بۆ شۆڕشیان شۆڕشیان بردووە باشە ئەوە لە 2 دەستگیرکردن ئەو سەیە ئەدی لە سێدارە دران لە 12 مانگی 12 هەرسێکیان بەیەکەوە لە سێدارە تەرمەکانیان وەرگرتنەوە نانداینەوە ئێستاش هەر دیار نیە ئێستاش بێسەر شوێن سلاویان لێبێ سلاویان لێبێ ئەوە بردەوە دەست کاکە عومەر خدر عومەر خدر ئەوە فەرموود برای ئەو یەکەم شەهیدی ئەی دووەم شەهید سەید حاجیە یەکێکە لە فەرماندا قارەمانە سەعید نووری نەڵێیت بەڵێ لە ساڵی 83 شەهید بوو لای من باشە ئەتوو سرک بوویت بەڵێ چێکی لێرە سرک ئێمە لێرە پێم خۆشە پێشەوەی کە بچمە ناو سرکەوە ئیشارە بە شتێکی کە باشە لێرە
بۆسکێن هەمیشە لە ڕووی حیزبایەتی ئەوانەوە وەکو پێشتر باسمان کرد کاک برایمەوەە کۆمەڵی خەڵکیکە لە سەردەمی ئەوانە هەبووە ئەوانە لە ناو ئیزیشە حیزبایەتیان کردووە لە شۆڕشی نوێ جارێکی تر لێرە ئێمە کۆمەڵی ڕەنزەران دەورێکی زۆر باشی هەبووە ئێمە بڵێ دوو هێڵی ڕێخستنمان هەبووە لێ دوو هێڵی ڕێخستنمان هەبووە من لە ناو هێڵم ئەم کاگڕسو بۆسکێنی سەرپەرشتیەکرد ئەم کاگی یوسف بۆسکێنی و کاگ ئارامی مامهۆمەر و کاگڕسو بچکۆل و شێخ بورهانیش بەڵێ ئەمەڵامان لە هێڵێکی ترابوون دیارە خەڵکی مستەفای ئەنجومەن وانە ڕەنگە لەو هێڵی بوو بێ ئەمە ئەو کاتێ بە حکمیەوەی بەهێنی بۆ هەمومان ڕەنگە یەکترمان نەناسی ئێوە لەوە دوای تووبووی بە سوپای دوای ئێمە کە با بڵێن لە دوای ئەنفالەکان کە بارەگاکانی سەرکردایەتی و ئەوانە گوازرانەوەینە بۆ ئەوەی جارێکی تر بە ڕژێم بڵێن نەخیر ئەمە پێشمەرگە ماوە بەرنامەیەک دانرا کە لە ناو شارەکاندا سوپایەک دروست بکرێت بە ناوی سوپای ڕزگاری کوردستان کە بە سرک ناسراوە بەڵێ من لە هەموو ناوچەکان هەبووە لە سلێمانی لە هەولێر لە بەڵێ ئەمە ئیشمان چی بوو ئیشان ئەوە بوو کە لێرە فعالیت بکەین من لێرە کاک عەبدوڵڵا ڕسوڵمان لەگەڵ بووە کاک یوسف بۆسکێنیمان لەگەڵ بوو کاک حوسێن محەممەد قادرمان لەگەڵ بووە ئەمانە مەفرەزەیەک بوون لێرە فعالیتمان دەکرد بۆی بەڕژێم بڵێن لەگەڵ باشە یان ئیتر ئێوە کارتان ئەوە بوو بەڵام لە ڕاپەڕینەکە دەورێکی زۆر گرنگ لە ڕاپەڕینەکەش بن پێم خۆشە ئیشارە بە ئەوەی ڕاپەڕین بۆ خۆ ئامادەکردن بۆ ڕاپەڕین ئێمە لێرە دوو شانەی چەکدارمان هەبووە دوو شانەی چەکدارمان هەبووە شانەیەکیان 1441 بوو کاک حوسێن محەممەد قادر سەرپەرشتی دەکرد شانەی یەکی دیکە 1442 خۆم سەرپەرشتی ئێزگەی دەنجگەری کوردستانەوە هاوارەکرا یەکزاری تویت وانێ چەند شەهیدتان هەیە بەخشیتانە بە ڕزگاری کوردستان ئێمە بە کۆی شەهیدەکانمان لە سەروی سی شەهیدەوەین بەشێکیان شەهیدی هاوڵاتین و بەشێکیشان شەهیدی سەنگەرن ئێمە لە سەروی 17 کەسمان شەهیدی سەنگەرە سڵاو لە هەردوو شەهیدەکە هەردوو شەهید دۆر خوێنان بەخشیوە ئێوە هەژدە شەهیدی سەنگەرتان هەیە چەند پێشمەرگەتان هەیە ئێستامان زیاتر لە سەروی سەد پێشمەرگەمان هەیە پێشمەرگەتان هەیە ماڵ داوێت لە شەڕی چەتەکانی داعش بەشداریتان کرد بەڵێ بەشداریمان کردووە من خۆم یەکێک بوومەوەی کە لە سنووری کەرکک لە منطقەی مریەم بەگو ئەوانە شەهیدتاندا شەهیدیشمە سێ شەهیدی داعشمان هەیە نازانی شێبوون بەڵێ یەکیان شەهید محمودە یەکیان شەهید محەممەد مینەیە یەکیان شەهید حەسەن حەسەنی حەمەزیان ئێمە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان سەری کوڕنووشیان بۆ داهێنین بۆ شەیدانە بۆ هەموو شەیدانی پاشە داواکارم مێژ و نووسان قەڵەمەکانتان هەڵگرن مامۆستایان بەرپرسانی حکوومەتی کوردستان ئەو ناوە بۆ گەنانی کە لە نیشتیمانەکەم نراوە و هی بێگانەی عوسمانلی و عارەب و فارس و ئەمانن تکاتان لی ئەەکەم بیکەنەوە بە کوردیە شیرینە جوانەکەی ئەو زمانە شیرینە کوردیەی کە من هەمە تکاتان لی ئەەکەم شەقامەکان شاخەکان گوندەکان هەمویان بکەنەوە بە کوردی و با بە کوردیش بمرین من لە گوندی بۆسکێن لە بناری چیایکیەوە ڕەش لێرە ئیدی لەگەڵ بارانە دام کردووە لەگەڵ بارانیشە ئەچمە ناو خاکی کوردستان و تێر ئەو خاکە ماچەکەم هەتا بەرنامەیشتر هەتا ژیانەوەیشتر کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگە تاجی سەرسەری ئێمە و سنبولی ڕەمزی ئازادی و دیموکراسی و داعش بەزێنە سڵاویان لەکەین شەیدەکانیش نوری چاوی ئێمە و ئەستێرەکانی ئاسمانن سڵاو کەرکک سڵاو کوردستان سڵاو پێشمەرگە سڵاو خورمات و سڵاو حەمرین هەمیشە سنووریت خواحافیز